بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیەمان کە نووسینەوەی مێژووی هەڵەبجەیە بەرفراوان بکەین. ئێمە هەموو ئەو پسپۆڕانە هەموو ئەو کەسانی کە ڕۆڵیان هەبووە لە ناو هەڵەبجە یاخود شتیان لەسەر هەڵەبجە کردو دەستمان کردووە بە بانکردنی ئەوانە. تەبەن ئەنجامدانی ئەمە وەرکشۆپە درێژەی ئەو کار و چالاکیانەیە. ئێستا ئێمە لەم وەرکشۆپەیە مام سعد ڕەقیب یوسفمان بانکرۆ کە تەبان کەسێکی مەوسوعیە لەزەر بە تایبەتی لەسەر کەلەپور ئیشێکی زۆری کردووە. ئێمەش لە پرۆژەکەی ئێمە بەشێکی پرۆژەکەمانە چێتە سەر کەلەپوری شار. تەبان ئەوەی کە مێژوو دووشتە یەکێکیانە ڕووداوانەیە کە ئینسان ئەنجامی ئەوی تریشیان ئەو پاشماوانەیە کە لە ئینسان ئەمێنێتەوە. پاراستنی دروستکردنی نیشتیمان پێویستی بەچەند شتێکە. یەکێک لە گرنگترین کۆڵەکەکانی دروستکردنی نیشتیمان پاراستنی مێژووەکەیەتی. لە دەرەنجامی پاراستنی مێژووەکەیە ئێمە ئەبێ کەلەپوری ئەو شارە و پارێزینی تر ئەم شارە هی هەرکیە بۆ هەرچووەم بۆ هەرچی تیا بۆ ئەوەی کە گرنگە بەلای ئێمە پاراستنیەتی. تەبان ئەمە یەکەم سیمینار و یەکەم وەرکشۆپ و دوای نیشان نابێ. ئێمە کاری تریشمان هەیە بۆ ئەوەی مێژووی شاری هەڵەبجە بپارێزین.